گۆرانی ئەم گۆرانیش ئوستازی خۆشەویست سی عەبدوڵڵای نەسیری لێرەوە یادی بێت بە دەستپەنجەی کاکە کردار و کاکە شاکە کامێرانی خۆشەویست کاکە ئەحمەد زەرگەتەوی بە دووقۆڵی لەگەڵ مامۆستای گەورە مامۆستا کاروان شارەوانی های وشە با بڕۆ خوایەتایە قەد نەما ڕۆح و دڵێت سوپەرە خوایەتایە قەد نەما ڕۆح و دڵێت سوپەرە ژیانی لاوەتیم بۆ گوڵەیەک دابڵە شەماڵەیەک بنێرە گوڵ بێنێتە سەما ئاخری نەناسەم بە بەیارم بگە ئاخری نەناسەم بە بەدۆل بەر بگە ئەی شەماڵ 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 تەنیا کەوتم لە ماڵ بێکەس و بێوەڵ تەنیا کەوتم لە ماڵ بێکەس و بێوەڵ بەپران با یار و زوقمایە کۆڵان و دەرۆ ماڵ بەپران با یار و زوقمایە کۆڵان و دەرۆ ماڵ دوبی تۆ خوایەمین کوایەری خۆش جەماڵ دوبی تۆ خوایەمین کوایەری خۆش جەماڵ توی شفاهم توی وفاهم توی انیسک و بقام توی شفاهم توی وفاهم توی انیسک و بقام یلا بیا کس بمره غریب و بیپناه یلا بیا کس بمره غریب و بیپناه تنیایی او دوری تو دم کشی دلنیا تنیایی او دوری تو دم کشی دلنیا حسرتی دال دل فروجی لدنیا حسرتی دال دل فروجی لدنیا ای شمال 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 تنیا کوتم لما بێکەسو بێهەوا تەنیا کەوتم لە ماڵ بێکەسو بێهەوا بەفران بار و زوقما کۆڵان و دەروما بەفران بار و زوقما کۆڵان و دەروما تەنیا کەوتم لە ماڵ بێکەسو بێهەوا تەنیا کەوتم لە ماڵ بێکەسو بێهەوا